کاری من چاکردنەوەی مۆبایلە ما بەیانیان کە دەست بە کار دەکەین دەوری سەعات 9:30 بۆ دەدەین بۆ کار سەرکار لەگەڵ ئەو خەڵکی کێشەی مۆبایلی هەبێت دێنە لای ئێمە چارەسەری دەکەین ئیشەکەش ئێستاکە بەو جۆرە نییە بۆ خەڵک ئەوی کە دێ ئێرە مۆبایلی بۆ چاکەینەوە شتەکە بەدەست ئەو نیە بەدەست ئێمەش نییە ماوەدەکە دێکە گرانە سارێکی پێدەڵی کە بە چاکردنەوەیکی کەمیش بێتن بەڵام ڕازی نابێ مەجبورە مۆبایلەکە نەماڵدانێ مۆبایلێکی دەستی دوو بکرێتەوە کاری پێ بکاتن ئەوڕۆ هاتیمە بازاری مۆبایلەکەم تێکچوو بوو مۆبایلەکەم مشکلەیە بوو پاتری زای بووە بڕێک مشکلەی خەریتەشی هەیە هاتیمە بازاری مۆبایلان کنوەستای مۆبایلەکەم چاوەڕێ دەکەم مۆبایلەکەم چاپ بکاتەوە و بیبەمەوە دیوانی وەزارەت بەگشتی لە هەنگاوی یەکەمی داوزەی دیارە هەر ئەمڕۆ ئەو گۆڤارێکە باس کە ئەمڕۆ دەرچێت یەکەمین گۆڤارە بە شێوەیەکە زانست لە خزمەتی کۆمەڵگەی ئێمە بێت بۆ شێوەیەکە هەدەفی سنتەری دەراساتی ئایندەیی مرکزی دەراساتی مستەقبەلی بۆ یەکەم جار لە کوردستان پێکێنرایە وەک سنتەرێکی ئەکادمی غەیرە حکومی تا ئێستا و سنتەرانە هەیە بوون حکومینە بەس ئەم سنتەرە سنتەرێکی غەیرە حکومیە واتە ئێمە لە ئاستی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی گەیشتنە ئاستی ئەوەی کە ئەم سنتەرانە بێنەکایەوە بۆ زۆر پێویستیمان پێی بەڕێزان ئێستاش دوێنە بەڕێز دکتۆر ئاسی مەسوولەکی وارەکەمان من زۆر لە کاتانەوە زیاتر کاتمان ناگەم زۆر سپاس ئەم گۆڤارە ئەرکی ئەوەیەکە بواری ئەمن کە ئەو ئەزانن دەستگایەکی زۆری ئاسایش و ئەمن لە کوردستانە هەیە هەروەها بواری سیاسکردن بوارێکی فراوانە بۆ بە ئەکادمیکردنی ئەم بوارە بۆ ئەوەی کە وەکو مرکزێکی تنگتان کۆمەکی ئەو دەستگایانە بکەین کۆمەکی سیاسکردن و ئەمن بکەین هەوڵماناوە لە ڕێی ئەم گۆڤار لە ڕێی توێژنەوە زانستیەکان و توێژنەوە ئەکادمیەکانەوە خزمەتی ئەم بوارە بکەین جیهانیش لەگیری هێبدە بێگومان ئێمە گۆڤارەکەمان بە سێسمان دەرەچێت This is a reconstitution of the traditional Omegang was given to the Emperor Charles Quint, Carolus Quintus, Charles V, who was Duke of Burgundy and King of Spain in the very beginning of the 15th century. Of course I'm here. Everybody should be here. This is the nicest square in the world. Look at this. This is celebrating one of the best emperor in the Holy Roman Empire, Charles V. And he was taking over. He was tired and really tired of so much territories he had. So he wanted to leave it to his son, Philip II. So he's giving all these lands to his son today in this very traditional way, procession in Brussels with everybody